ئێستاونە لە داهاتووە ئازیزانم لە حزوری حەزرەتی مەولانادا ئێوە لێرە چاوەڕێمەکەن لێش لە ئەنقەرەش دەیان هەزار کەس چاوەڕێمانەکات ئێستا لەبەر ئەوەی کە پێتان بە جەرگی خۆتاننا لەو ناڕەحەترین ڕۆژەکانە لە ناڕەحەترین کاتەکانە لەگەڵمان نابوون خوا لێتان ڕازی بێت. ئەمڕۆ دیموکراسیەکەمان سەرکەوتنی دیموکراسیەکەمانە. ئەوانەی کە بەشداریان کردووە لەم سەرکەوتنەدا خوار هەمویان ڕازی بێت. ئیشەڵڵا چەند ساڵێکی تر دیسان چەند ڕێگایەکی تر بەیەکەوە بڕین. خوا لە ئێوە ڕازی بێت. ئێوە تەنها لەم دنیادا نا بەڵکو لە ئاخرەتی شاو لە ڕۆژی قیامەتیشدا لە ئێوە ڕازی بێت. خوا بەرامبەر ئێوە یاسەرمان نەوی نەکات. ئەمڕۆ ڕۆژی تەواضع و خۆبەکەمزانینە. سەرکەوتن هی میلەت و هی گەلە. هەموو کاتێک سەرکەوتومان کات و نزای ئەمڕۆمان ئەوەیە کە ئیشەڵڵا ئەو 4 ساڵەی لە بەردەممانایە تا ساڵی 2019 پێکەوا بین و لە 2019 دیسانێکە گرینەوە. ئامانەتی خوا بن و شێوێکی خۆش بۆیەوە. زۆر سپاسی سەرۆک وەزیرانمانەکەین.